لەوەتەی ئەم جەنگە دەستی پێکردەوە لە نێوان ئێران و ئەمریکا ڕەنگە عێراق زیانمەندی گەورە یاخو زیانمەندی سەرەکی بێت چونکە عێراق تەنها پشت بە نەوت دەبەستێت کەواتە کە ئێستا نەوتەکەشی ناڕۆ داخۆ داهاتوی عێراقچی لێ بەسەر دێت میوانمان هەیە لەگەڵ ئەو کە کەسێکی شارەزا و پسپۆرە لە بواری وزە لەگەڵ ئەو گەنگەشەی ئەم بابەتە زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێت دکتۆر لۆئەی خەتیب وەزیری پێشووتری کارەبای عێراق و ئاکادیمیست لە زانکۆی ئەمریکی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە دکتۆر لۆئەی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بەڕای ئێوە کەسێکی پسپۆرن لە بواری وزە لەم جەنگەدا ژێرخانی کارەبا و وزەی عێراق چی بەسەر دێت؟ لە ڕاستیدا ئەو ئاڵنگاریانەی کە هەنە لە دوو ئاستولاندان لە نێوی ئاوری و داراییدا چونکە بەهۆی ئەو وەستانی هەناردەکردنی نەوت لە ناوچەی باشوور لە بەسرا لە ڕێگەی گەروی هورمزەوە دووچارە کێشە بۆتەوە واتە دەبینین کە دەهاتی نەوت و تەواوی ئەو دەستکەوتانە وەستاون ئەمە لەولایەنە زیان گەیشتووە لە دەستپێشی ئەو جەنگە تا ئیمڕۆ ئەمە باس لە زیاتر لە 33 ڕۆژ دەکەین زیانەکانی ڕۆژانە چەندی ملیۆن دلاری تێپەڕ کردووە بە نرخی ئیمڕۆ دەبینین ئێستا بە 12 ملیۆن دلار زیانمان پێگەیشتووە لە دەستپێکی ئەو جەنگەوە ئەمە وێڕای ئەو گەمارۆی کە هەیە لە ڕێگە سنوورەکانەوە ئەو بازرگانیش پەچی کەوتووە هەناردەکردن لە دەرچەکانی دیکە سنووردارن لە هەرێمی کوردستان تەنیا ئەو هێڵە نەوتیە هەیە لە ڕێگەی هەرێمەوە هەناردە دەکرێت کە لە ڕاستیدا چۆنایەتی ئەو مامەڵەکردنەوە ئەو ڕێکەوتنێکە کراوە لەسەر 250 ملیۆن 250 بۆ ناردنی ئەو نەوتە لە ڕێگەی جیهانەوە ڕێکەوتن کراوە ئەوشی پەیوەندیدارە بە 10,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە ڕێگەی ئوردن ئەوەش لە ئارادایە پەیوەستیش بە سووریا ڕێکەوتنی دوایی هەیە لەگەڵ ئوردنیش بۆ ئەوەی بڕەکە بەرزتر بکرێتەوە لەسەرەوەی ڕێکەوتین لەسەر کراوە لەگەڵ تورکیاش لەسەر هێڵن کە ئەمەت کڕا 25 تا 30,000 بەرمیلی ڕۆژانە ڕەت ناکات ئەمەش نەوتی خاوە ئەمە بڕی پێویستی پڕ ناکاتەوە کێشەیەکی دیکە لە ئارادەیە کە عێراق دووچاری بۆتەوە ئەویش بەهۆی پاڵاوتگەکانە بەرەمێنانی وزەی نێوخۆیە سوتەمەنی لە تەواوی پێکاتەکانی نەوت کە لە کەمی دەدات HFO واتە لە نەوتی خاو و ڕەشەوە دروست دەکرێن کەواتە لە ناوخۆ ئەمە سنووردارە هەموو توانستی کۆگاکردنیشی کەم بۆتەوە هەموو بەیەکەوە بەسەریەکەوە کەڵەکەبوو کێشەیەکی زۆرە باش دکتۆر لۆئەی کەواتە ینی پرسیار ئەمەیە بۆچی عێراق دوای 23 ساڵ هیچی نەکردو بۆ نەوت و گاز بۆچی هیچ کارێکی ئەنجام نەداوە لەسەرەوەش ناوەستێت هیچی نەکردووە جەنگەکەش لە ڕاستیدا جەنگێکی شێتانەیە کاریگەری دەستپێکەوە کە دەستی پێکردووە لەلایەن هاوپەیمانانەوە لەلایەن ئەمریکا ئیسرائیلی و هەڤالبەندیە بەبێ ڕێگەپێدانی کۆنگرێس و پاڵپشتی و لەخۆگری و هاوڵی هێزی دیکەی نێونەتەوەیی لە هاوپەیمانەکانی ئەمریکا بەرپا بووە لە نزیکترینەکانیش کە شانشینی گوتی بەریتانیایە بەشدار نابێت وێڕای ئەوەش ئاراستەکران بەرەو ئەو جەنگە دەبینی دەرهاوێشتەی زۆری هەیە دەبینین کە کێشەی ناوەتەوە لە ڕاستیدا ئەمە
وای کردووە ئێران دەست بکات بە بەکارهێنانی گەورەترین چەکی خۆی و کارتی خۆی لەو جەنگە لە ڕووی ئەمنی و سیاسی و استراتیژیەوە لەسەر ناوچەکەدا بەتایبەتیش لە ڕێگەی داخستنی گەروی هورمزەوە، چونکە ئەو دەرچێکی 20% تەواوی هەناردەکردنی وزەیە بۆ جیهان پەیوەست بە نەوت و گاز. ئەمە وێڕای پێکاتە نەوتەکانی دیکە پێترۆکیمیایی و پێکاتە پێویستەکانی دیکە. ئەمە هەمووی بە نێگەتیڤ و نەرێنی لەسەر ئابووری عێراق و ناوچەکە شکاوەتەوە. عێراقیش بە تایبەت زەرمەند بووە، بەڵێ پێویست دەبوو کە عێراق زیاتر توانستی هەناردەکردنی خۆی لە ڕێگەی ناوچەکانی هەرێمی کوردستان و بۆ تورکیا و ڕۆژاواشەوە پەرە پێ بدایە، بەڵام ئەو بڕیارانە دەبوایە حکوومەتی فیدرالی دەمێک بووە بیری لێ بکردایەوە. باش، بەڵام دکتۆر لوئی بۆ خۆشت باش دەزانی عێراق ینی تەنها و تەنها پشت بە نەوت دەبەستێ، بۆچی هەوڵی نەداوە ینی لە ڕووی ئابوووریەوە داهاتێکی فرەچەشنی هەبێ بۆ نمونە کشت و کاڵ هیچی نەکردووە، بۆ نەیکردووە؟ ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ سروشتی ئەو ڕژێمە سیاسی ئێستا هەیە کە دەیەوێت پشت بەستن بەنەوتەوە بەڕێوە بچێت. ئەمە پێش 2023 بەو شێوەیە بووە، بەڵام دەبینین هەمان ئەو جۆرە پشت بەستنە بەنەوت دووبارە دەبێتەوە. واتە حکوومەت و ڕژێمێکی بەکاربەرە بەرەمێنیە مەهەمە هەڵەیە، هەڵەیەکی هاوبەشە لە نێوان هەموو هێز سیاسەکان. هاوبەشی ئەو زیانانە لە ئەستۆ دەگرن بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازەکانیان و پاشخانی سیاسیان، دەستەمەبوونی ئابووری و نەبوونی پرۆژە، هەروەها ئەو جۆرە ئابووریە بەو شێوەیە کە پشت بێک سەرچاوە دەبستێت کێشەی لێ دروست دەبێت. دەبینین ئەگەر باس لە سندوقی نەختینەویست لە سندوقی بوشانە و بەرهێنان بکەین، بەکارهێنانی تەواوی پێداویستەکانی نەوت، پرۆژەی پیشەسازی نەبوونیان هەمووی تێکڕا، نەدەبوو ببێتە چێبڕچەیەک لە بابەتی لابەلای حکومی کە دەبینین نەوت هەمووی بۆ موچە بچێت بەبێ ئەوەی بەرهەمێکی وهای دیکەی هەبێت یاخود پلانێ دیکەی هەبێت. عێراق ئیمڕۆ دەبینین 5 ملیۆن هاوڵاتی موچەخۆر لە عێراقان، وێڕای ئەوەشی 3 ملیۆنی دیکە هاوکاری کۆمەڵایەتی خانەنشینی وەردەگرن بەڕای پەکەوتەکان خاوەن پێداویستانی تایبەت. ئەمە لە ڕاستیدا بودجەی عێراقی لاواز کردووە، هەمووش لێوە دەبرێت داهاتی نەوتە. بەو پێش هیچ جۆرە چارەیەکی دەستخستنی پارە و داهات بەدی نەهاتووە، هەموو پشتبەنەوت دەبەستێت. ئەمە پێویستی بە بڕیاری سیاسیە، نەک تەنیا لە دەستدانی دەرفەت لە نێوان تەواوی ئەو هێزە سیاسیانەی کە هەبوون و سەرچاوە نەوتەکانیش بەو ئاراستە خراپە بەرن ئێستا ڕوبەڕووی ئاڵنگاری و ئاستەنجی دیکە دەبنەوە، ئاستەنجی مەزن نێمە ئەوشمان لە سەردەمی کۆڕۆنا بینی. باش، زۆر بەڕێز دکتۆر لوئی خەتیب وەزیری پێشووتری کارەبای عێراق و ئەکادیمیست لە زانکۆی ئەمریکی لە بەغدا لەگەڵما بووی، گەلێک سوپاس بۆیەوە.